سەرۆک وەزیرانی ئیسرائیل ئەمڕۆ یەکشەمە سەرپەرشتی ڕێوڕەسمی وەگەڕخستنی سیستمی موشکی دژە موشکی کرد ئەوەی بە هاوبەشی نێوان ئەمریکا و ئیسرائیلە. لەو بارەوە بەنیامین نەتەنیاهوی سەرۆک وەزیران گوتی ئەم سیستمە موشکیە بەرگریە ئەو پەڕی گرنگی بۆ ئیسرائیل هەیە و ئاگاهیشیدا و گوتی هەر کەسێک لە ئیسرائیل بدات ئەوە لی دەدەینەوە و نەتەنیاهو گوتیشی ئەوانەی هەڕەشە لە بوونمان بکەن بوونی خۆیان دەخەنە مەترسیەوە. سیستمی بەرگری ئاسمانی بە ناوی دەیڤید سلنگ بە مەبەستی ڕێگریکردنە و تەقاندنەوەی موشکی مەودا مامناوەندە ئەو جۆرەی میلیتانانی حیزبوڵڵای لوبنانی سەر بە ئێران هەیەە. دابەستنی ئەم سیستمی بەرگریە ئاسمانیە تەواوکەری سیستمەکانی موشکی بەرگریە ئەوانەی ئیسرائیل دایبەستون لەوانە جۆری ئێرۆ کە بەر بە موشکی باڵستی مەودا درێژ دەگرێت و ئێران لەو جۆرە موشەکەی هەیە. هەروەها سیستمی بەرگری گومەژی پۆڵایی ئیسرائیل ئەوەی بۆ ڕێگریکردنە لە موشکی مەودا کورد ئەوانەی لە کەرتی غەزەوە ئاراستەی خاکی ئیسرائیل دەکرێن.